لە کاتێکدا دەبوایە ئێستا دەست بە دابەشکردنی موچەی مانگی 11 بکرایە، بەڵام هیچ هەواڵێکیش لە موچەی مانگی دەنیە. حکومەتی ماوە بەسەرچووش بە بەرپرسیاری نەهاتنی موچە لە بەغداوە دەزاندرێت. بەپێی زانیاریەکانی پەیام تا ئێستا حکومەتی هەرێم لیستی موچەی مانگی 11 ڕەوانەی بەغدا نەکردووە و چارەنووسی موچەی مانگی دەژنا دیارە. وەکو دەوترێت هەرێم نایەوێت گرفتی موچە چارەسەر بێت و دەیەوێت دواکەوتنی موچە درێژە بکێشێت. سەبارەت بە دواکەوتنی موچەم پێم وایە بەشێکی زۆر پەیوەندی بە هەرێمەوە هەیە بۆ چونکە لە دەوری 5/11 لیستی مانگی دەی ناردووە کە ئێمە بڕیاری حکوومەتی هەرێممان هەبوو کە لە هەموو دەی مانگێکا بینێرە بەداخەوە نەیانتوانی بۆ شەوە پابند بن کە هەر ناردنی لیست بە ئۆشیان بۆ ڕێکوپێک نەکرا. سەبارەت بە موچەی مانگیدا بە حیساب ڕێکارەکان تەواو بووە هەم لە وەزارەتی دارایی و هەم لە وردبینی لە لیستی فەرمانبەران. تەسەورەکرد لە ئایندەیە بێت حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا لیستی مانگی 11 نەناردووە. ئێوە لەسەر چی بینێرن؟ تۆ نابێت لیستێک بنێری تا موچەت بۆ بنێرن و وردبینی تیا بکەن. لە هەمووشی گرنگتر ئەوەیە حکوومەتی هەرێم پابند بێ، هەم داهات ڕادەستکە چونکە ئێمە هەمومان ئەزانین لە مانگی 12 بەرەو حیساباتی خیتانی ئەڕۆین لە ساڵە. تۆ حکوومەتی هەرێم پارەی تەسلیم نەکرد بێ و ڕادەست نەکرد بێ و ڕێکارەکانی تری نەکرد بێ، ئەمە پێم وایە گرفتەوە پێویستی بە چارەسەرێ. هەرێم داوا لە ناوەند دەکات موچەی مانگی 10 و 11 و 12 گواستنەوەی بۆ بکرێت لەوە بەرهێنانەوە بۆ موچە. داهاتی نەود نادیارە کە هەرێم خۆی فرۆشتوێتی. داهاتی ناوخۆش تاوەکو ئێستا لە ماوەی دەمانگ تەنها 320 میلیارد دیناری ناردووە بۆ بەغدا، لە کاتێکدا ناوەند دەڵێ پێویست بوو هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت بدات بە سۆمۆ، بەڵام 1 لیتری ڕادەست نەکردووە. ئەم کێشانەی هەرێم سەرچاوەن بۆ نەناردنی موچە و نیگەرانی موچەخۆرانی بە دوای خۆی داهێناوە. بارودۆخەکە بە شێوەیە کە ئەم دەسەڵاتە لەوە چێ هەر نەیەوێت چارەسەری بکە. ئەگینا لیستی موچە مانگێک پاکە بێتەوە چاکە بێت تەواو بێ کۆتایی دێ موچە دێ بۆچی مانگی دوایی کێشەی بۆ دروستەکرێ؟ کەواتە ئەم کێشە هەر کێشەی دروستکراوە. ئەیانەوێ ئەم خەڵکە ئەم کۆمەڵگایە فەرمانبەران ڕابهێنن لەسەرەوەی کە هەمیشە چاوەڕوانی ئەو موچەیە بێ، ئەو تۆزە موچەیە بێ کە مانگانەیە بەوان سەرباری ئەوەی کۆمەڵە مافیان لێگرتوتەوە پلە بەرزکردنەوەیان ڕاگرتووە لە ڕابردوودا موچەکانیان بەنی و موچە و بە چارەکە موچە پیاون. خەمساردی کاربەدەستانی هەرێم گەیشتووە بە ئاستی بێمنەتی لە فەرمانبەران و موچەخۆران و باکیان نییە بەوەی خەڵک چۆن دەژی. لە لاشەوەی عێراق سزای موچەخۆرانی هەرێم دەدات و نەتەوتین دەست پێ دەکات و نە لە بەرامبەر ڕادەستکردنی نەوت و لیستی موچەدا لە حکومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەپێچێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.